لەگەڵەوەی کە حیزبەکانی هەرێمی کوردستان لە هەوڵدابوون بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک کێشە و هەروەها ئەو ئاستەنگی و ساردەی کە لە نێوان ناوەنددا هەیە کێشە و گرفتێکی دیکە لە دوای پرسی یاخود یاسای دادگای فیدراڵی سەبارەت بە پرسی نەوت و غاز بە تایبەت نەوت و فرۆشتنی ئەم یاسایە ڕاستەوخۆ گەڕانەوەی بۆ ناوەند لە ئێستادا پرسێکی دیکەش هاتۆ تاراوە ئەویش پێشنی یاسای تایبەت بە خۆراکە دیارە ئەم بابەتە حیزبەکانی لە عێراقدا کردووە بە دوو بەشەوە حیزبە کوردستانیەکان لەگەڵ ئەم پێشنیازە یاسایەدا نین بە حکومێوەی لەم پێشنیازە یاسایەدا پشکی هەرێمی کوردستان ڕەچاو نەکراوە. من لەسەر بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز دکتۆر جەمال کۆچەر کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لە فراکسیۆنی یەکگرتوو ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانی من دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم پێشنیازە یاسایە بۆچی لێسادا حیزبەکانی کردو بە دوو بەشەوە؟ زۆر سپاس سڵاوەت خودلتە و هەمی بینەر و بیسەرێت کورسات بن بابەتێ یعنی کوان بووینە دوو بەش چونکۆ ئەvê یاسایە دوو لایەت هەین لایەکێ تێدا هەی لە یاسایەکە دەوڵەتە عێراقی پێویستیەکە یعنی ڕاستەقینە و زۆرە پێ هەی بابەتە یاسایشە خۆراکیە لایەوێ یەک و ئەم پێ نەترازی ئەvە یەکۆ ئەم وسە هەزردکەین هەدردانەکە پارەیەکێ زۆر یا ئەدvê یاسایەدا هەی بۆ نمونە ئەگەر ئەم سەحکەینە بەشێ پەرەپێدانە پارێزگەها بودجە 2021دا حکوومەتێ 130 تریلیۆنە بتنێ 2 تریلیۆن بۆ تەرخانکردبوون پەرلەمانی کردنە 4 تریلیۆن وەختێکیدا ئەدvê یاسایەدا 8 تریلیۆنێت بۆ داناین 25 تریلیۆنە ئەvە ئێک شوان ڕێکانە تێنامەک و گەندەلیەکە زۆر دێ تێدایەتەکردن هەندێک تشتێت کرینە ئەدvê یاسایەدا ناو و ناڤەڕۆک ئەلگەلێک و دوو ناگونجن ناو ئاسایشە خۆراکیە و ناڤەڕۆکاوێ بتنێ 25 سەدێ ئاسایشە خۆراکی بخۆڤەتگریتن 75 سەدێ ئەو تشتن ئەوێت هیچ پەیوەندی خۆراکی ڤەنەیی ئەvە خاڵە دوێ خاڵە سیە ئەف یاسایە ئەیکەمین یاسایە داراییە کۆدێ پشتی بڕیارە دادگەها فیدرالی و گازە هەرێمێ دێتن بۆمە گەلێک یا گرنگ بۆ ئەم بزانین ئەف یاسا دێ چاوایەتە داڕێژتن کە ڕفتار دێ چاوال گەل خەلکی کوردستانê نەلگەل حکوومەتە کوردستانê دێتەکردن cihê daxêye یعنی ڕفتارا wan geleka dijwar bû ji derveyî ew tiştê hakîme ku wekî bitaqet hewmênî yan بابەتێ دەرمانە یان هەندێک تشتێت کۆ سەرتانسەرینەش وان دەرکەویتن یەک دینار بۆ هەرێمێ نەکرێت تێدا یاسیە وەلمەکری کۆ پەرلەمان ببیتە دوو بەش بابەتێ ڕیە سیاسیە vê یاسایە ئەف یاسایە ئەگەرم بین بێژین حکوومەتە سەر 25 تریلیۆنە ڕاوستایە نەخێر حکوومەتێ ڕێکێدیەت هەین حکوومەتێ 102 تریلیۆنیە بەردەستی ڕێکا ئێکل سەر 12 حکوومەتێ پارەیە هەیت شێتن وەک ئەمانەتش بەنقا مەرکەزی وەربگریتن شێتن وەک ئەمانەتش داهاتێ دەوڵەتی وەربگریتن بەس ئەف یاسایە ڕێکی سیاسیە هەی ئەف تەحالوفە یا بژین یا بەشێت تەیاری تێدا ئەو گەل هەندێنەکۆ ئەگەر ئەف یاسا بڕێڤە چۆ معناوێت شێن یاساکە دیو یا دیژی بڕێڤە بن و ئەو vê rengî حکوومەت دێ کنترۆلا حکوومەتێژی کەن و یا پەرلەمانی ژیاکردی لەوە لایە vê هەما هەنگیە vê پێت ڕازینێنن بەس ئەم vê تمام بکەم هەلویستێمە کوردی هەلویستێمە کوردی ڕاستی ئەمیت ناوبەینا ناڵ و بزمارەداش لایەکی vە بابەتێ نانێ خەلکێمەیە تێدا پارێجۆتیارێمەیە تێدا بابەتێ دەرمانێت نەخۆشێت پەنجەشێرە و تالاسیمیا وایە تێدا هەین یعنی هەندە تشتێ تێدا هەی بابەتی جووت یعنی کەشت و کاڵیە تێدا هەی هەندێک تشتێ تێدا هەی ئەمن نەچارین vێتت حاضر بین دەنگی لێ بدەین ئەشلایەدی vە هەندە تشتێ دیە تێدا هەی گەندەلیەکە سۆرۆ سۆرە و نەدات پەروەریەکە دیسا سۆرۆ سۆرە بەرامبەر هەرێمێ و بەغدا لەوە وەک بڕیار مەیادای ئەم دەچینە ژوور بەس ئەو مادێت خەلکێمە ڤەگیرێدای ئەم کورد هەمی دێ دەنگیل سەردەین ئەو بابەت ئەم بینین گەندەلیە تێدا هەی یانژی زۆڵم دێتەکردن مە بڕیارەدای ئەم دەنگیل سەر نادەین باشە دکتۆر بە تەنها حیزبە کوردستانیەکان لەگەڵ ئەم یاسایەدانین یاخود حیزبی دیکە هەیە
لە ئەنجومەنی نوێنەران کە دژی پێشنیازە یاساکە بێت؟ حتى دهي برلمان دو بجبو مهبو يا برلمان دمكة دو بجبو يلسر سيقولية وهماهنجية إطار تنسيقي هماهنجي هميل قال هندي نبون دنجي بدن بو فياسا بس شفدي دانشتنكا بيجي نفمالا عربية هاتيا كيرن يا إطاري والقل تياري هردوكا يترين اشتينو هندك ريكفتن يتكرين شوان ريكفتنا يتكرين كو أو مطرسية إطاري هينكو أفياسا ببيتا بديل حكومته أو هندك يعني بش راس كرنيت دايني بونمونا باري دا بشي دو بشاكري بجني بشي ألف وبشي با بشي ألف أو أكو أو تشتغل دايب أسايشة خوراكي وكو تقريبا 10 تريليون نيفا بخوات جريتن بابت باري وزارة التجارية بازرگاني بابت وزارة كهرباء كو حاجتك جلك ضرورية بدولة العراق بابت وزارة الزراعية أفا الجل هندك باري وكي رعاية اجتماعي وكي محاضروان أفا يكريا بشي ألف أفا دي فوري أنا صرف كرن هكريا صبر ريفاتشو بشي دي أفيكو لا يعني هما هنجي جيت ترسيتن كو 15 تريليون عن 14 ونيفن أفا أوجي دا بشي دو بشاكري بشاكي دي فيغافكي صرف كان بشي دي هنجي صرف كان وكي حكومتك ني تيتا بيك إينان دا أوجي دلنيا بن لوا شفي دي قرانكاريات موقفه هميا دا تشيبوي همي وقافكي يلقال هندي أفياسايا بريفا بتشيتن ابتني يكو دبيتن دي هلويستي داخلي هولي داور جريتن نجدر في هولي وكردن كو أو خالد أمد بينين یان داد پروری تدا نهاتیه کرن یان جی دجی ما هاتی نبکارینان یان جی گندلی تدا هایم دنگی بنا ده بوشی لم پێشنیازە یاسایەدا پاڵپشتی خۆراک بۆ هەرێمەکان هەرێمی یا بۆ پارێزگاکان هەرێمی کوردستانی لێ بەدەرکراوە ئەمە دەستوریە؟ نه بابت يا بطاقة تموينية وچنة بو عراق سرطان سرية أو دي باري جنمي أو بيجن أف بارا هرچند أفا خفتنا نيا درسته أو بيجن أف بارا اش باري زيدي سعرا غازي دا چه بوي أو بيجن أف غازا يا بصرة يا باريزگهت بجین 15 پارێزگە هەیە هەرێمێ گازاخۆر ڕادەست نەکریە ئەو زێدەیە بۆمە چێبووی زێدەیە بۆ هەرێمێژی چێبووی ئەو هەرێم زێدەیە خۆمادەم نەدایەفمە ئەو بلا بۆ vê کەرتی تایبەت ئان بۆ vê بابەتی یعنی تەرخانکەتن ما هەرچەندە ڕەداڤەیە خفتنێ کرومە گوتێ مەنینە پارەیەکێت بژنێ فایزێ گازێ یا دوێمە گوتێ خەلکێمە نابیت ببیتە يعني قربانية ناكوكية نابينا دو حكومة دا حكومة كي ياسايا غازينا دانايا دا غازك بريك بخيتنو حكومة ديجي غازا خورا دست نكريا وكو سزاق لبرانبر هرمي كردستان وفشارك لسرپرسي نوت دان رابط بديتنا ما أفا مطرسي دارترين ياسايا أجتة بريتن دبيتا بناخ بو ياسا كاديا هشتيفي يانجي یاسا بودجه دا دیسا هیچ تشتک با هرم نایتا دانان اگر هرم گازا خور را دست نکتن و ام نزانین جی هرم دی گازه را دست کتن آنه اگر را دست نکتن دبیتن خلکی ما دبیتا قربانی اگر را دست کتن بیتن یعنی هر دولا يعني سر راحتيك پیدا بيتن و آرامیه که آبوریجی يعني پشت راستیه که آبوریجی پیدا بيتن عموما دسبکه که مطرسی داره وما نترازينا في بينغافي بس وكما قلتي هندك تشتت تيدا هين عم تنجارين خدينا كتن قيرانا یا خوراکی دجوار بیتن پاشی وقف که نکو گازندش ما بینه کرن اگر یا درست او بو کرد بایکوتا و دانشتنی کر با پیچ رنگکی داخل نبا. باش دکتور ام پیشنیازه یاسه ام پیشنیاری یاسه که سالانه دادن رید لسر بنمای راگانی چند پروژه که لسر تاثیری عراق دا لکاتی که کل 2021 دا ام پروژه یاسه بودجه پیوستی که بو ترخان کرا و لە 120 تریلیۆن دینارەوە 4 تریلیۆن دینار دانراوە بۆ پارێزگاکان ئەم ساڵ لە کاتێکا کە بودجی گشتی 25 تریلیۆن دلار دینار بووە 8 تریلیۆن دینار دانراوە بۆ پارێزگاکان
ینی بۆچی ئەم جیاوازیە هەیە پرۆژەی نوێ ڕاگەێنراوە لە بەرامبەر ئەم زیادکردنە بۆ پارێزگاکان لە کاتێکا کارێمی کوردستانیشی لێ بەدەرکراوە. ئەگەر پرسیارە دووبارەکەی هەمی پرسیار نەگەشتە من. باشە دکتۆر پرسییم کە ساڵی 2021 بڕی ئەم پارەی کە دانراوە بۆ پارێزگاکان لە پێشنیازە یاسای پاڵپشتی خۆراکدا 4 تریلیۆن دینار بووە. ئەم ساڵ بۆتە 8 تریلیۆن دینار. ئەم لەگەڵەوەی کە زیادی کردووە پێشنیازە یاساکەیش پێویستی بەوەیە کە پرۆژەی نوێ لە عێراقدا ڕابگەێنرێت لەسەر ئەم بنەمایە بوجەکەشی بۆ زیاد دەکرێت. لە عێراقدا بڕیاردراوە هیچ پرۆژەیەکی نوێ ڕابگەێنرێت بۆ دەستنیشانکردنی ئەم بڕە بوجە و پارەیە. بەێ بەری وێ بەری بەرسەوە پرسیارێ بدەم هەر گرێدای بابەتێ پەرەپێدانە پارێزگەها گەلەکە فەرەوێ بزانین شوان 4 تریلیۆنێت بۆجا 2021دا بە شێهەرێمێ 638 تریلیۆن بۆ 38 ملیار دینار بوون عفوان 638 ملیار دینار بوون 4 تریلیۆنە ئەگەرم بکەینە 8 تریلیۆن معنایە ئەوێ ژمارە دێزاربی دوێکە یعنی ئەبکێمی مە في ياساي دافيابا تريليون وكوس بكيمي 600 مليار يعني بوما هادبانا دانان بس نهاتينا دانان أفا خلايك طبعا هندك بروجيت نيدي أنا دست بكرن و اف بارا بويت بابت پرپیدانا پارێزگا هەمیگاوا دو تشتێت تێدا هەین یا ئەیکێ vêtin projet pêşkeşkirî bin û ya duê jî babeteke sertan serî ye bes ev bo cara êkê ye herêm tête zirbarkirin yan bêbarkirin eş babetê perepêdana parêzgeha û eqalîma û ev xalaka geleka matirsîdar ew vêtin dîtina min hikûmeta herêmê tanêl vê yasayê bidetin li mehkema îtîhadî ku biştê beşê parêzgehê me yê jî hatiye bêbarkirin. باشە ئەم پێشنیازە یاسا لە ئێستادا حیزبە کوردستانیەکان دەنگیان پێک نەداوە لەگەڵ چەند حیزبێکی دیکە جنابە باس لێەوە کرد ئەم پرۆژە یاسای تێپەڕێنرێت بەبێ کورد جارێ من ڕاست vekir min got te şivêdî helwîstê hatîne guhorîn vê gavkê hemî li anên siyasî dê dengîl serden yet erebî yet minîtin em Kurd jî ji ber xelkê xwe ji ber babetê beşê xorakî û beşê kiştokal û beşê dermanî û evan beşêt me behezkirîn em neçarîn biçîne jor dengî pê bideyn bes ev beşê dîyê me têbînî li ser heyn biryar ew e li anê Kurdî dengî pê nadetin çunku deng dana me bo wan mecna wê em it razî ne wê pêngava wan havêtî û hîç rengekî em it razî nîne li ser. باشە ئەمڕۆ چی دەکرێت هەڵوێست چی دەبێت لەسەر ئەم پێشنیازە یاسایە ینی چاوەڕێ واکرێت کە تێپەڕێنرێت هەڵوێستی کورد چی دەبێت دەتوانێت چی بڵێ و پەرلەمان بووی بێگومان دێ تێپەڕیتن چونکۆ زۆرینە پەرلەمانتارێت عرب هەمیە گەل تێپەڕیتن شلایەکی بە ترسێت شەقامیدا و شلایدیشی بە اش برکو بابەتی هەستیارە هەندێک زۆرۆف و ئەو چێتبیتیەت مەترسیدار هەیوێت بێنێت ڕێکامەدا ئەگەر شەڕێ ئوکرانیا و رووسیا نەهاتە ڕاوستاندن حتا هەیڤادە هەمی یعنی ئیشارات بۆ هەندێنە کۆ دێ قەیرانەکە یا خۆراکیە دژوار دێل دنیای خڕێ دەست پێکەتن لەوە ئەم نەچاری نەوێ یاسایی تێپەڕێنین بەس هەلویستێک کوردی مەکیمە گوتی ئەمت دابەشکرینە لەسەر یعنی شلایەکی vem heskên tê perîtin da berheviyek bo wê qewan qeyrana bête kirin û xelkê me nekevîte tengaviyê heker hatin xwedê neketin şilayê dijî ve ev bêbeşkirina herêmê em tirsên rengvedana wê buca bêtin jî diyar bîtin lewa biryar ew e em dê çîne jor ew beşê خەلکێ me dê dengî pêdayîn ew beşê em bînîn dadperwerî têdayîne û herêm jî hatiye bêbarkirin em dê dijî we rawestin. Başa doktor لەسەر پرسی پرۆژە یاسای بودجە ئەم پرۆژە یاسایە نێردراوەتە پەرلەمان ئامادەکاری بۆ کراوە؟ نەخێر نه پرۆژە هاتیە دروستکردن و نەوێ حکوومەتی سەلاحیەت هەیە پنێریتن چۆ حکوومەتەکە دی تەشکیل بیتن یانی یاڵا ئەو بشێتن پروژه بودجه یا دولت پنریتن لوا ام وگاف کل برانبر دو بجاردا
بجاردا ایکی اویا کو افیاساب ریو بچیتنو اگر تان لی نهات دان محکمه اتحادیان جی او تانت لی تندان سر نگرد و معناوی دی یاسا کادی جیوساینن و اف صاله دی في رنگی دی بر دی تمام کنو حتی حکومت کانی چت بیتن و گف کت بیتن دی يعني بروجي يبوجي دي ايتن حتى حكومتها كادي تشكيل نبيتن هیچ پروژه بودجه نا اینا پرلمانی یعنی دی هر اف جوره یاسا اینا پیشکش کرن. باشه دکتور هتا استا حکومتی هرم پابند با بهمو بندکانی پروژه یاسای بودجه و هتا ام آنوساته لگلوی که اشتا حکومت تشکیل نبوه. نخير پابند نبوه چونکو غازا خور را دست نکریه. الديف يعني تقرير ديوان رقابة مالية عراقي دهات خوجي دا را دست نکریه ی نافخوانه في اجدار في غازي اود بيجن اگر حكومت هرم رادس كرينا بيتفيا بيتن البغداد دنگه بلند بجهينيتن اللجنه دارای البرلماني الدامو دزگه راگهاندن عربي بيتن کا چرا دست كريا بو خلقي کی بيجيتن چونكو یا گهشتی ما و یا دبیجن ما دانشتن تایبت دا و دانشتن رسمی هر دو کادا کو هرم نه دینار کو نه چبکا کا گازر را دست نکریه و اوه ولی کری کو براستی امنشیاینه برگیریا کا مازم بکین ید بیجن ما پرونو اشکرایی معقوله گازاتا بوتا بیتن و گازا بصراجی بوتا بیتن گازاتا چبکیک بو منه ایتنو یا ما تجی بوتا بچیتن اوه امیت گریداین ما برسفنی نراستی. باشه یاسای نو تو غاز چون چاره سر کرد دکتور لگل اوی که بریاری کی دادگاه هیا که شاعری تمیز کردن و تانلیدانیش نیه. اف بابتا دهی مال جواتا که تایبت اف صحبتا کیرو ما گوتی اف بریاره وەک بڕیار جارێ تشتێکە بەس جێبەجێکردناوێ پێتڤە میلەف هەمیڤە بێتە وەرگرتن نە هەما بڕیارێ بتنێ وەربگرن دیماهەیەک تشت هاتیەکردن چونکۆ خوالێ خۆش بیتن مام جەلال ئاخفتنەکە گەلەکە یا منطقی و یا دستوری و یا سایت بێژیتن ئێکش ڤیدیۆیت خۆدا ادبیجیتن فروتنا غازا هرمه یا یاساییه و یا دستوریه یا دستوریه چونکو ماده 112 الف آن اولا ادبیجیتن ریوبر ناوان بیرد غازی یت موجود ده همی هف پشکی بیتن نوین هر دو حکومت دار ریوبر ناوان اف یاسایا اوه ریوبرنه لادتن اوه ایک یا دوی یاساییان یعنی شلای یاسایی بعد بجیتن مال 2005 الگل حکومت عراقی کو سرپرشتی و سروکاتیا نور المالکی بو هنگ اتفاق یا هاتیه کرن کو هرم اگر دولت عراقی یاسایا گاز و غازی حتی 2007 نه پسند کرد وقف که هرم بو هيا غازا خو بين تدري فروشيتن سر بخو فروشيتن الديف ياساو تشتيل وان البردست خو هي لوا وان اخفتن وقف که نينا بيشتمن ملف غازي خرب بين الرادست مبكا اتوقت كده كو ادبيتن اش 500 مليار دولار زيادتر الكرت غازي عراقي هاد بيتصرف كرن $1 الكرت غازا هرم نهات يصرف كرن او يعني ام بيجين وتن السر ميزاكا جروفر برين نخاري وبين دوسايا غازي هرم بهمي تشتيت وبينين يعني بغازي وبينين تشوي وبينين بعقدت وبينين التزامات السر هرم تشبونش بروان عقده خرابينين وخرا قفتو جو السر بكاين تشل غازا بغداد يصرف كرن وفيابل غازا هرم هاد بصرف كرن جولات التراخيص دا توان مصاريف الحاكمه والسيادي دا او جيبت حساب كرن وشنيكا مقاصاك تشبيتن وشنيكا ام بين بيجين ورند تشوا افي غازي الديف ماده دستوري هاف بشيد في ملفي بريفبي باشا دكتور ڕادەستکردنەوەی یاخود پرۆژە یاسای نەوت و غاز لە هەرێمی کوردستاندا کە لێسادا حکوومەتی هێرێم بەسەر بۆ خۆی تایسا لەژێر سەرپەرشتی و چاودێری حکوومەتی ناوەندا مامەڵەی پێوە کردووە دەستوریە ئەو بابەتێکە یەت یاسایی بێتن وێ بڕیارێ بدەن بەڵام ئێوە لە ئەنجومەی نوێنەران ئاگاداریان بابەتانیشنوە نییە
ما دي برسفدم ما إطارك قشتيه هي أما دبيجين هر ياساك درك هفيتن دولة عراقي اگر بابت اتحادی بیتن سرتا سری بیتن یاساید ورد زالن سر یاساید هرمه اگر یاسای کل بغدان نبیتن هرم بخو یاسای که بدانیتن و گفت که یاسا هرمه دل بغداد دل هرمه بروه چیتن بسیار الفيري أفيا ما ياسايا غازو غازا عراقية اتحادي هيا حتى نكمنينه لوا ياسايا هرمي دبريفتشيتن حتى ياسايا فيريت تيتا دانان بله دکتۆر پێتان وایە کە ئەم یاسایە و پرسینە و توغاز لە ژێر هەژمون و دەسەڵاتی حکوومەتی هەرێم دابێت یان ناوەند بێت حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان زیاتر لی سوودمەند دەبن. دیتنا من هەیە پێتەوی ڕێنشتنەکە یا ڕاشکاوەیە یا ژێرانەیە یا بداتا ئەم باخڤین ما غازیە هەی کەمیاتێت وێت معلومن دوێتت معلوم بن وما فروتنا ويا هي وما تشوي ويا هي وما أفش لايكي بغ الهرمة ما يديا هي أجر أم غاز رادسكين دي چند رادسكين و دي چند برانبر أو أم رادسكين دبو ما إتن حاسبة دي حساب كي كيش بو تباشتره ويقف كي السروي بنماي تعامل بك أجر أم بجا 2021 بكينا بيفر بگومان مغازا خود 250,000 را دست کربان بو مگلک باشتر بو شوی کما سر بخو فروتی اش بلی لانه سیاسی از و نظانم مای خود و ناکم از بحثی بسیاره تاوا کیش بو ما باشتر بو شلای ابوری و اوا ما را دست کربا بو ما دوقات چتر بو شوی اوا کما سر بخو فروتی چونکو وگاف که حسابات سوموی و وزارت دارایی عراقی شينا عراق بارا بدتا هرمي ويتن هرم 3 مليار بدتا عراقي أفا وك حسابات توان دي فيها وهات يعني فيسان مادة دهيدا أفا وك أودي أو ما هنجد قوتي بدي في حسابات هرمي بو سعرت هنجي دا 5 مليار ونيف جهنا هرمي هجر هرم سربخو فروشيتن اگر بغداد بدته دا 11 مليار دولار دا بوين يعني عفوا 11 تريليون دا بوين بيادي 9 مليار دولار دا بوين طبعا فرقي قالك ناف بين 9 مليار دولار وناف بين 5 مليار ونيفا باشا دكتور لسر برسي 200 مليار ديناركا ئەممانگا پشکی هەرێم هەندەی ئاگدار بن و زانیاریەکان و بەدواداچوونەکانی ئێوە لەبەردەستابێ دەگاتە هەرێمی کوردستان او بابتك جدايش في ياسايا خوراكي بابتك حكومة العراق بريارة داي حيوانات 200 مليار فريكان تمام وقتي دا شكاية اجيا هاي المحكمة اتحادية السرفان 200 مليار كون دا كايغوتي طانا لدايا فنا ياسايا بديتنا من حكومة العراق دي بردوام فريكة حتى در انجام و طانه المحكمة يكلاد بيتن اگر قوتي يا ياسايا دي بردوام بن حتى بجا نيتتن اگر قوتي نا ياسايا وقف كي دي حكومة نچار بيتن راوستينيتن باشا دكتور رنگ ايه ولا هر كسي كي ديكا زياتر اگداري بارودوخي عراق و هروا هرمي كردستان بن گەر جیاوازیەک بکرێت ڕۆژی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچەکانی دیکەی باشوور ناوەڕاستی عێراقدا ڕەوشەکانیان چۆنە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی ئەم پرسە و ئەم پرۆژە یاسایی کە تایبەتە بە ئاسایشی خۆراک هەرێمی کوردستان لە ناوچەکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراق باشترە یان پێچەوانە ما دور ريت هين ام بيجين باشترا ان خرابترا بابت هو صادو بي حكايه باجير او اوادان كرناوا و بنات بلند و ركوبان او بيغومان هر سه پارزگهت هرمش هر 15 پارزگهت عراقي باشترا او ما تشكت ودانينا بس تبي وك داتاي دي بنمونه رجا هجاريه نوكا الديف داتايت وزارة بلاندانان عراقي دهوك هجارترين باريزجها يعني اكش داتا بونمونه وريكا يا دوي بو اسايش خوراكي نوكا عراقي يا سايق دانا و بارك بو ترخانكر بسيار الفيري اوا اري هريمي اگر صبحي خدينكتن قيرانكا خوراكي بيتن بغداد چبو ندانايا پارلمان کردستان یاسا کاوسا دانایا کو پارک
پێ بێتە تەرخانکردنیان حکوومەتە هەرێمێ دانیشتنێکە تایبەت سەروی بابەتی کریە و بودجەکە تایبەت بۆ بێتە دانان بڕاستی بەرسڤل دەف من نینە. باشە دکتۆر دەزانین کە خۆراک پەیوەندی هەیە بە پرسی ئاوە لێستاشدا کە زۆر لە تاوی جیهاندا باز لە کەمبوونەوەی ئاو وشکە ساڵی دەکرێت بەداخەوە گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەری لەسەر عێراقیش داناوە یەکێکە لە وڵاتە زۆر کاریگەرەکان لەسەر پرسی کەشوهەوا و ئاو پرسی پاڵپشتی ئاسایشی خۆراک و ئەو بودجەی بووی تەرخان کراوە ئاویش دەگرێتەوە تا چەند لە نێو ئەنجومەی نوێنەراندا گرنگی بە پرسی ئاو و دابینکردنی سەرچاوەکانی ئاو دراوە بۆ پارێزگا جیاوازەکانی عێراق. یعنی جێ داخەیە بابەتێت سەرەکی ئەو شەڕێ بۆ پارێ دزیە هاتیەکردن و گەندەلیە ئەو شەڕ بۆ بابەتێت سەرەکیت وەکی ئاوێ وەکی کشتتوکالی ئەبەت ناتیەکردن بۆ نمونە یعنی زۆری قەبیل کرد ئەم 900 ملیار دینارە نە تریلیۆن 900 ملیار دینارە بۆ کشتتوکالی بدانین وەختێکیدا 8 تریلیۆن بۆ پارەپێدانە پارێزگەها دانا کۆ زۆری ناوێ دێ بۆ گەندەلیە چیتن وەختێڤیای هەندێک پارە بۆ وەزارەتە بەرگریە بدانن 400 ملیارە ڕابۆن دەستێ خۆ برە کیشکێ کۆژێ ببرن هەر چونش کشتتوکاڵێ ئینا 1 دینارش پارەپێدانە پارێزگەها نەئینا یعنی ئەو پارێ بۆ کشتتوکالی هاتیادانان پارێکی گەلێکی کێمە 700 ملیارن و هیچ پارێک بۆ پەرەپێدانە بەنداوە بۆ پەیداکردنا ژێ دەرێت ئاوێ بۆ ئەڤی بابەتی ئەبەدەن 1 دینار بۆ نەهاتیادانان ئەم vegavkê yet qeyraneka ya kîr da ya avê û ehtimala jî ev havîne geleka bi zehmet bîtim taybetî li ser parêzgehê yet Cinûbê Iraqê bes cihê daxeye ew muşerric û ew siyasîye vê dewletê bi rêvet betin hind çavêwîl av û nanê xelkînîne hindî çavêwîl bi şêwiyê diziye. باشە دکتۆر دواپرسیارم لەسەر دانیشتەکەی ئەمڕۆ درێژەی دەبێت یاخود ئەمڕۆ بە کۆتایی دێت لەسەر پێشنیازە یاساکە دەنگ دەدرێت و لەسەر ئەم پرسا دانیشتەکەی ئەنجومەی نوێنەران ئەمڕۆ بە کۆتایی دێت. دیتنا من دê danîştin evrokê dê timam bî dê kotayî etin û ev xola parlemanî jî ya vî werzî dê kotayî etin û dê parleman çîte pişoya xwe bo mangekî. بەڵێ دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەما میوان بووی سپاس دووبارە بۆ بەڕێز دکتۆر جەمال کۆچەر کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بووندا فراکسیۆنی یەکگرتوو ماندوو لەبن.